جارێکی تر سڵاوتان لێبێ ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان باز لە ڕێبەرێکی گەشتیاری یاخود ئەتوانم بڵێم کتێبێکی جیاواز دەکەین کە ناوی پاریسی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەمە ڕێبەرێکی گەشتیاریە بەڵام بە شێوەیەکی زۆر جیاواز کە تیشکی خستۆتە سەر چەندەها شوێنەواری هەر لە شوێنەواری با بڵێن ڕۆشنبیری کللتوری با بڵێن ئاینی و زۆر شوێنی تر کە ڕەنگە لە ڕێبەرەکانی ترا یاخود لە کتێب و لە نامیلکەکانی ترا بەم جۆرە وردەکاری تێدا نەبێت. کتێبەکە ناوی پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەلایەن زۆر بەڕێز هیوا فەریدونەوە نووسراوە کە بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن. کاکیوە بەخێر هاتی. پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سلێمانی پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ ئەم ناوە با بڵێن جارێ بە سەرەتا لە بیرۆکەی نووسینی کتێبەکەەوە دەست پێ بکەین دواتر ناوەکەی. بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندۆ میهرەبان زۆر سوپاسی دەستگای میدیای کورساتەکەم بۆ میوانداریە و بۆ ئەم بانگێژنامەی جەنابتان وەکو بیرۆکە و گرنگی ئەم کتێبەکە لە مێشکمان کەڵەکە بووی چەندین ساڵ لە خوێندنەوە مەلەباری گەشت و گوزارە و خۆم کەسێکی ئەکادیمی لە گەشت و گوزار و دەرچووی ئامادی پیشەی گەشت و گوزار و هاوکات زانکۆی بەشی گەشتیاری لە زانکۆ لە بەشی گەشتیاری بێگومان کەڵەکە بووی ئەو زانیاری و هەموو ئەو توێژینەوە و نووسینانەمە لە گەشت و گوزار و بەداخەوە کە سەیری کتێبخانەی کوردی مەکرد زۆر فەراخیشی گەورە و بەرفراوانم ئەبینیەوە لە بواری گەشت و گوزارە سەرچاوەیەکی گەورەی باش یاخود گونجاو نەبوو بۆ ئەو خوێندکارانە بۆ گەشتیارانی کە سەردانمانەکەن بۆی شتێک لەبارەی گەشتیاری لە کوردستانەوە لە سلەیمانیەوە بزانن بۆیە منیش وەکو خۆشەویستیی گەورە و عاشقەکەم بۆ سلەیمانی یەکەم نووسینی خۆم و بەرهەمی خۆم بڕیارم ماکە بۆ شاری سلەیمانی بێ و بە ناوی سلەیمانی پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە پێشتر بە شێوەی نامیلکە با بڵێن ڕێبەری گەشتیاران کراوە و تەنها ڕەنگە تیشک خراپێتە سەر چەند شوێنێکی گەشتیاری دیاری کراوکە زۆر با بڵێن وردەکاریەکانی تیانە لێرە ئەتوانین کتێبەکە بکەی بە چەند بەشەوە؟ بێگومان ئەم کتێبە لە سەرتاشی دوور درێژ پێکاتووە و لەگەڵ ئەوەشە چڕۆ پڕ باسی هەموو مێژووی شاری سلەیمانی کراوە و شوێنەوارەکانی شاری سلەیمانی و هەموو بابەتە گرنگانی لەسەر شاری سلەیمانی. دواتر ئەم کتێبە کراوە بە 13 بەشەوە کە هەر لە بەشی مێژووی کللتوری و دەستپێکە هەتا کۆتاییەت بە بەشی شانۆ و سینەماکان. هەموو ئەمانی لە خۆی گرتووە لێکی لەو بەشانە ینی ئەتوانم ئێستا بەشەکانت لێرە بۆ بژمێرم بەشی کللتوری و مێژوویی بەشی شوێنەواری بەشی شوێن بۆ نمونە لە بەشی کللتوری و مێژوویە چی لە خۆ ئەگرێ شوێنەوارەکان کوێن یان ئەو شوێنانی کە تۆ دەستنیشانت کردووە چ شوێنێکن؟ بەڵێ بێگومان وەک پێشتر ئاماژەم پێکرد ڕێبەری گەشتیاری لە هەرێمی کوردستانە هەیە و بە تایبەتی بۆ شاری سلەیمانی دابین کراوە بەڵام ئەم ڕێبەری گەشتیاریە کە لەلایەن بەڕێبەرایەتی گەشت و گوزاری سلەیمانیەوە چاپ کراوە تەنها شوێنە گەشتیارەکانی تیا بوو بەس ئەو شوێنە گەشتیارانی کە تۆ ئەتوانیت بۆ سەیران و ینی تەرفیهی بەسەری بەڵام ئەم ڕێبەری گەشتیاری کە من لێرە نووسیم و ئاماژەم پێیاوە ئەم ڕێبەرە ئەتوانین بڵێن هەموو ئەو شتانە لە خۆ ئەگرێت کە حەز و ئارەزووی گەشتیار بە تەواوی پڕکاتەوە یەکێ لەوانە کە پرسیارەکەی جەنابەت کللتوری و مێژوویەکان چی لە خۆی ئەگرێ بێگومان هەموو ئەو شوێنە کللتوری و مێژوویانی لە شاری سلەیمانیە هەن ینی کۆنترین بینای سلەیمانی کە بینای سەرایە 1838 دروست کراوە لەلایەن کورتێک لە مێژووی ئەو شوێنەوارانە داناوە و دواتری شوێنەوارەکان بێگومان هەم بێگومان ناونیشانەکانی بە ناونیشان و بەوێنەوە و تەفاصیلی تەواوەتی ماوە کە ئەتوانن ینی بە تەواوەتی پشتی پێبەستن لە ڕووی سەرچاوی مێژوویشەوە. باشە جگەل لە گەشتیار کێتر زۆر سوود لەم کتێبە ئەبینێت؟ بێگومان جگە لە گەشتیار خوێندکارانی بەشی گەشت و گوزار ئەو کەسانی دەرچوی بەشی گەشت و گوزارن یاخود لە ئێستاە لە بەشە گەشتیارەکان لە ئەمادی بیشی گەشت و گوزار یاخود لە زانکۆ و پەیمانگەکان لە بەشە گەشتیارەکانە خوێنن ئەتوان وەکو سەرچاوێکی گرنگ بەکاری بێنن و سوودی لێ ببینن چونکە بەڕاستی بە تەواوەتی هەموو ئەو شتانە لە خۆی ئەگرێت کە ئەو کەسانی بێنە ئاشنای گەشت و گوزار بن لەم کتێبە ئەتوان بە تەواوەتی ئاشنای گەشت و گوزار. زۆر باشە ئەوەی کە من تێبینیم کرد بە تەنها باسکردنی و ناوهێنانی شوێنەکان نییە
بەڵکو وێنەکانیشە چەندین وێنەی ئەو شوێنانەی کە ئاماژەت پێ کردووە و شوێنەکانی با بڵین دەرەوەی شاری سلێمانیشی تایە. بێگومان هەموو سنووری پارێزگای سلێمانی لە خۆی ئەگرێت هەتا ئەگاتە دەڤەری ڕاپەڕین و گەرمیان ئەوانە لە خۆیان ناگرن بەڵام ئەو سنوورەی ئەم لایەن کە هەمووی لە خۆی ئەگرێ بەگشتی ئەو سنوورەی کە شاری سلێمانی ئەبەستێتەوە بەخۆیەوە و شوێنەوارەکان مێژوویەکان و ڕۆشنبیریەکان و گەشتیارەکانیش بە هەمان شێوە لەو کتێبە ئاماژەی پێکرا. باش ئەم کتێبە ئەبێ لەکوێ بەردەست بێ بۆ ئەوەی کە گەشتیاران بیبینن و بەردەستیان بکە و سوودی لێ ببینن. ئەم کتێبە ئەبێ لە هەموو کتێبخانێکی کوردیە هەبێ و لەگەڵ ئەوەشە ئەبێ لە سەر جادەکان لە کۆشکەکانی سەر جادە گشتیەکانی شاری سلێمانیە لە جادەی سەرەکی سەهۆڵەکە و جادەی سالم و جادەی بەختیاری و جادەی تویمەلیک و هەموو جادانی کە گشتین لە شاری سلێمانیا خود باخە گشتیەکانی شاری سلێمانیا بوونیان هەبێ و باخچانە بوونیان هەبێت بۆی بتوانێت بەردەستی گەشتیار پێ کاتێک گەشتیار سەردانی شاری سلێمانی ئەکات بیاوێت کە سەردانی شوێنە بکات پەکی نەکەوێت و ئەم شوێنانە ئاشنای ئەم شوێنانە بێ ئەمە جگەلەوەی کە گەشتیار سوودی لێ بینێت. دڵنیام زۆر گەشتیاری ناوخۆییش سوودی لێ بینێت هەر لە هەرێمی کوردستانەوە لە هەولێر و دووهۆک و لە شارەکانی دیکەوە سەردانی سلێمانیەکەن بە تەواوەتی ئاشنای شارەکە نین و زۆر جار خەڵکی سلێمانی خۆشی لەوانەیە خەڵکی سلێمانی تەنها شوێنە گەشتیارەکان بزانێت کە بۆ سەیران و حەوانەوە ئەچێت بەڵام شوێنە ڕۆشنبیریەکان کتێبخانەکان گەلەریەکانی شاری سلێمانی نەزانێت. ئەمە لەم کتێبەیە هەمووی ئاماژەی پێدراوە و تۆمار کراوە. لە کتێبەکە سەرەتا باس لە شاری سلێمانیەکەیت و دواتر ئەچیتە سەر شوێنەکان. بۆ نمونە شاری سلێمانی مێژوویەکی یەکجار دوور و درێژ و گەورەی هەیە لێرە ئەگەر بە کورتی باس لەوە بکەیت فۆکەسەکەی تۆ زیاتر لەسەر ئەو زانیاریانەی کە لەسەر شاری سلێمانی ئەتەوێ بیێ بە گەشتیاران چییە؟ فۆکەسەکەی من لە سەرتاوە من ئەم کتێبم بە ئامانجی ئەوە کردووە کە گەشت و گوزار بە تایبەتی سلێمانی شاری سلێمانی لە هەموو ڕۆیەکەوە گەزانین لە قوڵایەکی مێژووی گەورەی هەیە هەتا ئەم سەردەم و لەبوونیەوە و هەموو ئەو کەسانی کە لەم شارەیە بوون منەوەر و دانەژمەندەکانی ئەم شارە و ڕۆشنبیرەکانی ئەم شارە زۆر دەمێکە نازناوی پایتەختی ڕۆشنبیریان لێناوە و ئێمە لەم کتێبەیە ئەمەوێت ئەوەش بخەمە ڕوو کە هەر لایەنە مێژووی و شوێنەوەری ڕۆشنبیرەکان نییە ئەم شاری کردووە پێشەنگ لە هەموو بوارەکانی ترا سلێمانی پێشەنگی هەموو شارەکانی تری کوردستانە و عێراقیشە لە چەندین بوارە بە تایبەتی بە واری گەشت و گوزار کە یەکەمی پێشەنگی لە هەرێمی کوردستانە گرتووە لە تەواوی عێراقیشە ویستومە لەم کتێبەیە تیشک بخەمە سەر شوێنە گەشتیارەکان لایەنە ئەو بنەما گرنگ و گەورانی کە لە شاری سلێمانیە هەیە بۆ گەشتیاریکردنی بۆ ئەوی کە ئێمە کار و خزمەت بکەین بتوانین سلێمانی پێش بخەین و گەشتیاری بۆ ڕاپێشین ئەم لایەنە ئەم شوێنانە کە لێرە ئاماژەم پێیاوە لەم کتێبەیە ئاماژەم پێیاوە ئەگەر بێت و بە گەشتیاری بکرێت و بە پرۆژە و بە پلان و بە میکانیزمی تەواوەتی بۆ دام بدرێت ئەتوانرێت شاری سلێمانی لە ئاستی دنیاشە بە جیهان بناسێنرێت چۆن ئێستا لە ئێستاە سلێمانی لە ئاستی ڕۆشنبیریە لە جیانە ناسێنراوە لەلایەن یونسکۆ ڕێکخراوی یونسکۆ ساڵی 2019 نازناوی شاری ئەدەبی یونسکۆی پێبەخشراوە بە هەمان شێوە ئەتوانرێت لە بواری گەشت و گوزاریشە لەلایەن ڕێکخراوی جیهانی گەشت و گوزار و بناسێنرێت بەڵام بە مەرجێک ئەو کارانی بۆ بکرێت. زۆر باشە. کتێبەکە چۆن ڕیزبەندی بۆ کراوە یاخۆت ئەو مەرجانە چین کە ئەبێت لە کتێبێکی گەشتیاری لەم جۆرەیە بێت تا ڕێنوێنی خوێنەران و گەشتیارانیش بکات؟ ئەم کتێبە هەر لە سەرتاوە لە بەشی مێژوو کەلتوری و دەستی پێکردووە باسی بە تەواوەتی باسی مێژووی سلێمانیەکات دواتر باشی شوێنە مێژوویە گرنگەکانی سلێمانیەکات دواتر باشی شوێنە کللتورەکانی یەک بێشیەکات بە ڕسم و بە ئاماژە و بە نووسینی باسی هۆڵ و چالاکیەکان و ئەوانە بێگومانیشێک لەوانی تریش لە بەشیشیانە بەشی چالاکیەکانە کە ئەو چالاکیانی لە سلێمانیە هەن بە دەگمەن لە شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستانە هەبەنێشێک لەوانە بێگومانیشێک لەوانە چالاکیەکانە لە بەشی چالاکیەکانە پەڕەشوت و پلاگرایدەری سەر چیای ئەزمەڕ و دەباشانە کە خەڵک لێەوە توانێت ئەو چالاکیە ئەزمون بکات کە لە شانەکانی تری عێراق دەست ناکەوێت لە
هەرێمی کوردستانیش دەست ناکەوێت لێرە توانێت ئەزمموی بکە ماتۆر سواریە ئەسب سواریە کەمپین و شاخەوانیە کاتوانرێت هەر بە نزیکترین ئاست یعنی بە چەند کیلومترێک گەشتیار بچێتە سەر شاخی ئەزمار بمێنێتەوە بچێتە سەر شاخی گۆیژە بمێنێتەوە شاخەوانی خۆی بکات و ئەو پراگرایدەرە بکات پەڕەشوت بکات چێژێکی تەواوەتی لە سلەیمانی ببینێت لە بەشی چالاکیەکانە و بەشێکی تریش کە لەو بەشانە هەیە کە گرنگن بۆ کەسانی کە هونەردۆستن و حەزیان لە کاری هونەریە بیبینن بەشی گەلەرەکانم تیاجێ کردوێتەوە کە هەموو گەلەری گرنگەکان بێگومان هەموو گەلەری گرنگەکان ئەو کاری هونەریەکانیان لەوەیە نمایش کراوە مۆزەخانەکان لە شاری سلەیمانیە بە مۆزەخانە یەکەمین مۆزەخانە کە ئێستا ئازانین لە سلەیمانی لە ئاسی مۆزەخانەیە مۆزەخانەی سلەیمانی لە ئاستی هەرێمی کوردستانی یەکەمە لە لەسەر ئاستی عێراق سێهەمین مۆزەخانەیە کە 600,000 پارچەی شوێنەواری گرنگ و ناوازەی تێدایە و بە بەردەوام لە پێشبەرکێشایە لەگەڵ هەموو مۆزەخانەکانی تری عێراق بۆی بێشەنگی یەکەمی بگرێ. بەڵێ بەپێی ئەو ڕیسێرچانەی کە خۆت کردوتە شاری سلێمانی لەگەڵ شارەکانی تری عێراقیان ئەو بەراوردکاری کە کردوتە زۆرترین چالاکی لە چ شارێکی عێراق هەیە؟ بێگومان سلەیمانی هەر ناوەکەی خۆی ناوێکی زۆر زینووی هەموو کوردستانی گەورە و چوارپارچەی کوردستانە دڵێکی گەورەیە کە بەردەوام بۆ شارەکانی تر لێ ئەیە و بە خەمی شارەکانی ترەوەیە هەموو جیاوازەکان هەموو لە مێژووە هەتا ئەم ئێستای ئێمە قسەی ئاکەین هەموو تەوەژمە فکری و ڕۆشنبیری و حزبیەکان لەم شارەیە گەشە سندوو بوون ئەم شارە هەمویانی قۆبڵ کردو بە جیاوازەکانەوە بە جیاوازی دەنگ و ڕەنگ و ئاین و مەسەب و هەموو ئەو ئایدیانی کە لە مێشکی مرۆڤ هەبوو لەم شارەیە بوونیان هەبووە بێگومان بۆ بوارێکی گرنگی و کەردێکی گرنگی و گەشت و گوزاری سلێمانی هەر کۆمەلگایەکی کراوە و دەم بەخەندە و ڕۆخۆشی هەیە کە ئەمە وای کردو سەرنجی تەواوی گەشتیارانە فیدباکی تەواوی گەشتیاران وامان پێ بڵێن کە شاری سلێمانیەکی کە لەو شارانەی عێراق کە بتوانرێت جارێک لە جاران سەردانی بکرێت و جارێک لە ژیان تا بتوانانی سەردانی ئەم شارە بکەیت و بیبینی چێژ لە جوانەکانی ئەم شارە ببینی. بەڵێ کاتە شایانی ئەوەشە کە ڕێبەرێکی لەم جۆرەشی هەبێ کە هەموو وردەکاریەکانی تیاابێ. بێگومان سلێمانی شانی زۆر لەوە گەورەتر و زۆر لەوە بەهێزتر و زۆر لەوە بنەرخترە چونکە سلێمانی ئێمە هەرچەین لەسەر بنووسین نەچین لەسەر بخوێنینەوە ئێمە ناتوانین حەقی تەواوەتی بە شاری سلێمانی بین. زۆر باشە بێگومان بۆ نووسینی ئەم کتێبە پێویستە بە کاتێکی زۆر هەبووە بۆ ئەوەی کە بەدوای ئەو شوێنانە یاخود زانیاری کۆکردنەوە لەسەر ئەو شوێنەوار و ئەو زانیارانەی کە لەسەر شوێنەکان هەیە چەنە پێویست بوو تاوەکو ئەم کتێبە تەواو بکەیت و بنووسیت؟ ئەم کتێبە هەر لە هزر و مێشکی منە لە ساڵی 2009 هەبوو بەڵام ئەوەی کە کردم بە کردداری لە ساڵی 2021ەوە هەوڵی کردداریم بۆیاوە ئەم کتێبە بێگومان هەر شتێکی تیان نووسراوە سەرچاوی گرنگی تایە شتی ینی ئاشوایی داناندراوە یاخود شتێک بێ ئەوەی کە سەرچاوی گرنگ و بڕواپێکراون نەبووێت داناندراوە و سەرچاوەکانیشی هەموو سەرچاوی گرنگ و بڕواپێکراون لە سەرچاوە گەشتیارەکانە پشتمان بەستۆ بە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی لە سەرچاوە شوێنەوارەکانە بە سوپاسەوە بۆ بەڕێوەبەراتی شوێنەواری گشتی سلێمانی کە یعنی بەڕاستی پاڵپشتێک و پشتیوانی زۆر گەورەی من بوون کە لەم کتێبەیە بەشی شوێنەواریان بۆ پڕکردومەتەوە هەر هەمووی بەداتا و زانیاری نوێ و تازەی خۆیان توانیوانە ئەم کتێبەی من دەوڵەمەند بکەن و نووسینی گەوری تا بنووسن نووسینێک ئەمە لێرە ئاماژەی بکەم چکو نووسینی زۆر گرنگی تێدایە ئەم کتێبە نووسینێک لەلایەن بەشی شوێنەوارەوە کە زۆر بەڕێز کاکنەوە شیروان عەزیز هەڵگری بڕوانامەی ماستەر لە شوێنەوارە کە لە بەڕێوەبەراتی گەشت لە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانیە نووسینێکی نووسی و لەسەر شوێنەواری سلێمانی بە تەواوەتی هەموو شوێنەواری سلێمانی دەرخستووە کە بە 5 ئەڵقەی ژیاریە سلێمانی دابەش بووە 5 ئەڵقا کە هەر لە چاخی کۆنەوە چاخی بەردینەوە هەتا ناوەند و نوێ ئەگرێتەوە و بە شارستانەکە قوڵەکانی میزۆپۆتامایە هەتا ئێستا شارستانەکانی ئیسلام و دواتر هەتا ئەگاتە سەردەمی بابانەکان هەر هەمووی بە تەفاصیل لەو کتێبەیە باس کراوە و لەو نووسینی بەڕێزیانە ئاماژەی گرنگ و بە پێزی تیاکراوە. بەڵێ کتێبەکە مەراسیمی چاپ بڵاوکردنەوەی بۆ کراوە؟ بەداخەوە کتێبەکە تا ئێستا نتوانراوە چاپ بکرێت بە هۆکاری ئەوەی کە منۆکو خۆم خوێندکار و نووسەرم لە بواری گەشت و گوزارە بەڵام نەمتوانیەوە لە ڕووە مادیەکەوە بتوانم
پاڵپشتیشی ئەم بەرهەمەی خۆم بکەم و چاپی بکەم لێرەوە داواکارم لەو کەسانی کە دڵسۆزی شاری سلەیمانی لەو کەسانی کە بەخەمەوەن بۆ سلەیمانی بەخەمەوەن بۆ قەڵەم بۆ نووسین لێرەوە داوایان لێ یەکەم کە بەهانای ئەم کتێبەوە بچن و ئەم کتێبە چاپ بکەن هەر بۆ بیکەن بە دیاریەک بۆ ساڵیادی 239مین ساڵی شاری سلەیمانی کە چواردەی یانزەی هەموو ساڵێکە و لە ئێستا ئێمە نزیشین چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ یادە بتوانن ئەم کتێبە بە چاپ بگێنن و بە تایبەتی داوا لە ئەو کەسانە ئەەکەم کە دەستی گەوریان لە ڕۆشنبیری و پاراستنی مێژوو کللتوری ئەم شارەیە هەبوو هەر لە سەردەمانی ڕابردووەوە کە خێزانی گەورەی بەڕێزمام جەلال هێرۆخان کە بەردەوام هەتا ئەو کاتەی توانیوێتی و تەندروستی ڕێگەی پێیاوە دەستیشی گەورە و باڵای لە ڕۆشنبیری ئەم شارەیە بینیوە و بە ئێستاشەوە کە بە سوپاسی گەورە و بە شانازیەوە زۆر بەڕێز شانازخان خانمی یەکەمی عێراق کە ئەوی جێگرەوەی خوشکی خۆیەتی و دڵنیام کە بە خەمی سلەیمانیوەیە هەر خەمێک هەر جێگایەک هەر لە هەر جێگای ناوی سلەیمانی هاتبێت لە هەر جێگایەک سلەیمانی پێویستی بوو بێت ئەمان پێویستەکەیان پڕ کردوێتەوە داواکارم لەوان بتوانن ئەم کتێبم بۆ ئەرکی لە چاپدانی بێنە ئەستۆی خۆیان و سلەیمانی زیاتر لە ڕووی گەشتیاریەوە گەشەتر بێت و باڵاتر بێت. دەستەکانت خۆش بێ بۆ هیوایم بە زووترین کات کتێبەکەت بە چاپ بگەێنرێت و مەراسیمێکی تایبەتیشدا لە مەراسیمێکی شایستەیە بڵاو بکرێتەوە. جارێکی تر سپاس دەکەم. ئەمە یەک لە کۆتاییەک ئاماژە بە چەند شتێکی گەشتیاری لە سلەیمانی ئاکەم کە چەند داتایەکە لە شاری سلەیمانیە لە ئێستاە 1950 بنکەی گەشتیاریمان هەیە کە لەو 1950 بنکە گەشتیاری 313 هۆتێلن. ئەم 313 هۆتێلە ئەتوانین بڵین نزیکەی لە 200 دانیان گەشتیارین بێگومان 700 ڕێستۆرانت و چێشخانەی میلیمان هەیە کە 22یان بڕاندی جیهانی و گەورن و لە هۆتێلە پێنجستێرە و باڵاکانە هۆتێلی پێنجستێرە و باڵامان هەیە لە شاری سلەیمانی کامی بەڕاندە جیهانی و گەورەکانن ئەتوانین ئێمە پشتیان پێ بستین بۆ هاتنی گەشتیار من لێرەوە بە گەشتیاران و بە خەڵکیانی شاری هەموو کوردستان و هەرێمی کوردستان ئەڵێم وەرن بۆ سلەیمانی ئەو شارێک هەڵبژاردەی خۆتانەوە چۆن ناومان ناوە سلەیمانی پاریس ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆن پاریس لە فەڕەنسایە هەموو قوربانیشی بۆ فەڕەنسایەواتە مافەکانی بۆ بەدەستێنا هەتا لە ڕووی گەشتیاریەوە کردی بە یەکەم هەتا لە ڕووی فەرهەنگی و مێژووی و کللتوریەوە شانازیی گەورەی بەخشیوە سلەیمانیش ئەو شاری چوار پارچەی کوردستان و هەرێمی کوردستانە کە ئەتوانێت سلەیمانی کوردستان بگەێنێتە ئاسێکی باڵا و بۆ دەوڵەتبوونی.